کۆمەڵی دادگەری کوردستان لە مێژووی پڕشانازی خۆیدا خاوەنی کۆمەڵێک دەستکەوت و خاڵی جیاوازە کە لە هەموو هێزە سیاسیەکانی دیکەی جیا دەکاتەوە. ئەمەش سەلمێنەری ڕازگۆیی و خەمخۆریە و حزبەیە بۆ خاک و خەڵک و نیشتمان. لەگەڵ شایەتمانیدا ڕاستە و خۆ لەگەڵ خالقی ئەرز و ئاسمان بەیعەت دەبەسێت. کۆمەڵی دادگەری تاکە هێزە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق شەهیدی داوە. ئەمەش پاش ئەوەی مامۆستا محەممەد سەنگاوی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵ 15 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژی 5 ساڵی 2006 لەلایەن گروپێکی چەکداری تیرۆریستەوە خۆی و شۆفێرەکەی فڕێندران و دوای ئازار و شکنجەدانێکی زۆر بە دڕندانەترین شێوە شەهید کران. مامۆستا محەممەد سەنگاوی جیا لەوەی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو، هاوکات ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریش بوو. شەهیدکردنی مامۆستاش وەک هاوڕێکانی باسی دەکەن لەبەرەوە پێداگیریە توندە بووە کە لە مافەکانی گەلی کوردستانی کردووە لە نێو پەرلەمانی عێراق. شەهیدکردنی مامۆستا محەممەد سەنگاوی دەرخەری ئەو ڕاستیەیە کە کۆمەڵ لە هەر هێزێکی دیکە لە بەغدا زیاتر باژی کوردبوونی خۆی داوە و ئەو شانازیە بە باڵایدا بڕاوە کە تاکە هێزە خاوەنی شەهیدی پەرلەمانتارە لە بەغدا. ومن حول المسؤولين وطبقة أكثرية فقيرة معدمة. کۆمەڵی دادگەری تاکە هێزە لە سەراستی هەرێمی کوردستان کە کەسی یەکەمی خۆی ناردووەتە ئەنجومەن نوێنەرانی عێراق و کردوێتی بە پەرلەمانتار. بۆ پێی لە هەڵبژاردنەکانی ساڵی 2010 ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵ مامۆستا عەلی باپیری کەسی یەکەمی حزبەکەی کاندید کردو پاش ئەوەی کە ژمارەیەکی بەرچاو دەنگی هێنا و متمانەی هاوڵاتیانی بەدەستێنا بۆ ماوەی 4 ساڵی تەواو ڕووی لە بەغدا کردو وەک سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق بەرگری لە مافەڕەواکانی کورد دەکرد. چوونی مامۆستا عەلی باپیر بۆ پەرلەمانی عێراق و مانەوەی لەو پۆستەدا بۆ خولێکی تەواو لە کاتێکدایە دەیان جار بەرپرس و سەرۆکی حزبە سیاسیەکانی کوردستان بۆ کۆکردنەوەی دەنگ و چاوبەستکردن لە هاوڵاتیان خۆیان کاندید کردووە. بەڵام پاش ئەوەی کە دەنگیان هێناوە نەچوونەتە نێو هیچ کام لە پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستانیش و کشاونەتەوە و پابەندی ئەو بەڵێنانە نەبوون کە لە کاتی کاندیدبوونیاندا بە هاوڵاتیان و دەنگدەرانیاندا بوو. بە دەنگی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە. هەروەها کۆمەڵی دادگەری کوردستان تاکە هێزە لە مێژووی پەرلەمانی کوردستاندا پەرلەمانتاری کودەتای بۆ ڕێکخراوە و پارێزبەندی لەسەر هەڵگیراوە. لە 7 یاری 2021 پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەیەکی پیلان بۆ داڕژراودا بەبێ ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنەکانی یەکێتی و کۆمەڵ و یەکگرتو و سۆسیالیست و ئازادی و بەدەنگی پەرلەمانتارەکانی خۆی و فراکسیۆنی کەمینەکان پارێزبەندیان لەسەر سۆران عومەر هەڵگرت کە ئەو پەرلەمانتارە لەسەر ئەوەی گەندەڵی بەرپرسانی ئاشکرا کردبوو سکاڵای لەسەر تۆمار کرابوو و فەرمانی دەستگیرکردنیشی بۆ دەرکرا. پێش وەرگرتنەوەی پارێزبەندی لە سۆران عومەر چەندین جار پێیان وت ئەگەر داوای لێبوردن لە سەرۆکی حکوومەت بکات ئەوانە سکاڵای لەسەر تۆمار دەکەن و نە پارێزبەندیشی لێوەردەگرنەوە. بەڵام سۆران عومەر ڕەتی کردەوە لەسەر وتنی حەقیقەت داوای لێبوردن بکات و ئامادەی خۆی بۆ وەرگرتنی هەر باجێک لە پێناو هاوڵاتیاندا ڕاگەیاندوو. لە دوای لێسەندنەوەی پارێزبەندیەکەشی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا جاری بەگوێی دەسەڵاتی دیکتاتۆردا داوتی بە پێوە ئەمرین لەسەر چۆک ناژین. بەدەر لەمانەش کۆمەڵ خاوەنی چەندین خاڵی جیاواز و جیاکەرەوەیە لە هێزە سیاسیەکانی دیکە. کۆمەڵ خاوەن خەباتی شاخ و شارە، کۆمەڵ خاوەنی شەهیدا لە جەنگی دژ بە بەعس و لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش. کۆمەڵ هێزێکی ڕەسەنی کۆمەڵگەی کوردەواریە و هەڵقوڵاوی ناخ و کللتوری ڕەسەنە لەبەر ڕۆشنایی ئیمان و ئیسلامدا و بەرگریکردن لە دین و ژینی میلەت بەرکی سەرەکی و لە پێشینەی خۆی دەزانێت.